ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم، وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم. کوان ڕەفیقانی تەریقەت دەردی عەشقم چارەکەن، یا بەجارێ بمکوژن جەرگم بە خەنجەر پارەکەن. ئاغ لە بەرجەوری ڕەفیقان و لە تاعنەی دوژمنان، من کە ناڵێم تۆ بڵێ بۆچی ئەمەم دەربارەکەن. خاچی بە دەرگانەکەی تۆ مەسکەنی 100 ساڵەمە، حەیفە بۆ تۆ ئێستا چێ لەم قاپیم ئاوارەکەن. شێخ و سۆفی دین و ئیمانیان دەکەن پێشکەش، ئەگەر دەفعەیە وەک من تەماشای ئەم کەوا گوڵنارەکەن. زاهیدان منعم دەکەن بۆ جوا دەکەی ئابروود دەچێ، هێن گەمژەن ناکەن کە چاو لەم کەپچی خۆش ڕەفتارەکەن. لەلەتی جەرگم دەڵێنی چاوی پڕ کردوومەوە، خوێن بە خۆر نایێ مەگەر جۆماڵی ئەم جۆبارەکەن. کەس نەڵێ کوردی وەرە تۆ دەست لە یارت هەڵگرا، زەحمەتە نابێ مەگەر جووتم لەگەڵ سێدارەکەن. ئازیزانی دیمەن تیڤ بینەرانی خۆشەوی، زارێشکە هاتینەوە خزمەتتان بە بەرنامەی مۆمی بەرهەتاو لەگەڵ هاوڕێیانی موزیسیانم. زۆر سپاس بۆ ئامادەبوونیان. ئەم شەو باسی شاعیرێکی ناوازە، شاعیرێکی گرنگ دەکەین لە مێژووی ئەدەبیاتی کلاسیکی ئێمە، ئەویش مستەفا بەجی کوردیە. ئێمە کە باز لە سێکوچکەی بابان دەکەین، دەڵێن نالی کوردی سالم. ڕاستی کوردی کەم گرنگی پێدراوە، نە بەقەدر سالم گرنگی پێدراوە، نە بەقەد نالی.
هەندێ هۆکار هەیە دەمانەوێت لێرە ئەو هۆکارانەش باز بکەین. ئەگەر تەمەشای شعر بکەین یان تەمەشای شعریەت بکەین دەبینین مستەفا بەجی کوردی ڕاستی زۆر شاعرترە لە سالم، بەڵام گرنگی پێنەدراوە بە بەڵگەی ئەوەی دوای ئەوەی مامۆستاجی موکریانی لە پەنجاکان دیوانەکەی چاپ کرد، دیوانەکەی چاپ نەکرایەوە تا دەگاتە 2003-2004 کە محەممەد مستەفا حەمەبۆر سەر لە نوێ لێ کۆڵیەوە ساغی کردەوە و بەسپاسەوە دەستگای ئاراس چاپی تازەی دیوانەکەی کوردی کرد. مستەفا بەجی کوردی وێڕای ئەوەی لە کۆتایی تەمەنیا دەرکرا و ئیتر چوو بۆ ئێران و تەنانەت ناوی خۆشی گۆڕی لە کوردیەوە بۆ هیزری. شتێکەیە لە مستەفا بەجی کوردی کە نەوێراون باسیکەن یان باسییان نەکردووە، ئەویش سەرسامبوون و عاشقبوونیەتی بە فەقێ قادر. شتێکەیە لە کوردی تەبعاً ئێستا و ئەو کاتیش ناخۆش بووە کەسێک لە بنەماڵی ساحێب قەران کە نزیک بووە لە بابانیەکان و هەروە مەلایەک شعر بۆ فەقەیەک بنووسێ، بۆ کوڕێک بنووسێ، بۆ قادر بنووسێ. تەنانەت بەداخەوە مامۆستا محەممەد مستەفا حەمەبۆریش ئاماژەی بەو لایەنە نەکردیە. کاتی خۆی زۆر کەوتە بەر ناو ناتۆرە و کەوتە سەر قسە پێگوتن و ئەوانە تەنانەت لە پێشەچی دیوانەکەی مامۆستای خوا لێ خۆش بوو بەهشتی مامۆستا جیموکریانی زۆر قسەشی پێ دەڵێ کە ناوی لە کوردیەوە گۆڕیوە بۆ هیزری. کێشەیەک هەیە لە کلاسیشاتی ئێمە، ئەویش ئەوەیە هەموو ئەوانەی لە کلاسیشی ئێمەیان کۆڵیوەتەوە ممارەسەی نووسینی شعریان نەکردووە. یعنی یەکێک مۆسیقی بێ و باسی مۆسیقا بکە زۆر جوانتر و ورتر لەو کەسە قسە دەکا کە گوێگر بێ. هەموو ئەوانەی کە لە شعری کلاسیشی ئێمەیان کۆڵیوەتەوە شعریان نەنووسیوە. بەنمونە مامۆستا عەبدولکەریم مودەڕیس، بەنمونە مامۆستا مەسعود محەممەد، بەنمونە مامۆستا معروف خەزنەدار، دکتۆر کەمال فوئاد، دکتۆر عیزەدی مستەفا ڕەسوول، هەموو ئەوانەی کە سەرقاڵی ساغکردنەوە و لێکۆڵینەوە بوون لە شعری کلاسیکی بەڕاستی شعریان نەنووسێت تا بزانن نالی شاعرترە یان کوردی شاعرترە یان سالم شاعرترە. هەندێش لە کوردیدا هەیە، لە شعری کوردیدا هەیە، بەڕاست لە شعری سالمدانی وەکو شعریەت. ئێستا لە پەنجاکان، لە شەستەکان، لە حەفتاکان ئەوانەی سەرقاڵی ساغکردنەوە و لێکدانەوەی شعری کلاسیک بوون، مامۆستا عەلادین سوجاد و عەبدولکەریم مودەڕیس و ناوانەی هێنامان هەمویان بەڕاستی بەدوای سەرەداوی سیاسیدا دەگەڕان. یعنی پێیان مهم بوو لە شعردا مەسەلەن ڕەئی کورد بەرامبەر بەهاتنی تورکەکان و ڕوخانی بابانیەکان چ بووە. ئەمەیان لە سالمدا دەست دەکەوت، لە شعری سالمدا دەست دەکەوت، بەڵام لە شعری کوردیدا دەستیانە دەکەوت. ئەمەش تشکەم بیردێنێتەوە. مەسەلەن لە ئێستادا بۆچی سیاسیەکان دەسەڵاتداران شعری گەنجەکانیان خۆش نایە، گۆرانی گەنجەکانیان خۆش نایە و گوێشی ناگرێت؟ لەبەرەوەی ئەو سەرەداوە سیاسیانەی یان ئەم سەپۆرتە سیاسیانەی کە مەبەستیانە بۆ مانەوەی خۆیان دەستیان ناکەوێت لە شعری تازە، دەستیان ناکەوێت لە گۆرانی تازە. لە گۆرانی تازە خەڵکیان بۆ ناکاتە حەشامات و مێگەل و دۆڵێک پڕ بێ لە خەڵک و تەپڵی بۆ سیاسێک. گۆرانی ئێستا، شعری ئێستا بە دڵی دەسەڵاتداران نییە بێگومان، لەبەرەوەی خەریکی شتە وردەکانی خۆیەتی. گەنجێک شعرێک دەنووسێ لەسەر تعین نەبوون، ئەمە چی بەبیر دەسەڵاتدارەکە دێنێتەوە کە ئەو دەیەوێ بڵێ بابە داعش هەیە، شت هەیە، دوژمن هەیە، هین هەیە، باسی شتی شخصی خۆت بۆ دەکەی. تۆ دەبێ هەموو شتەکان تەعجیلکەی، وەک چۆن لە حەفتاکان هەبوو، وەک چۆن لە هەشتاکان هەبوو، هەرچی خەونی تاچی خۆتە تەعجیلی کەی لە پێناو شتێکی گەورەتر کە نیشتیمانە، پیرۆزی نیشتیمانەوەوانە. لە کوردیشدا هەمان شت دووبارە دەبێتەوە. بۆیە لێکۆڵەران و ساغکەرەوانی ئەدەبیاتی کوردی ماوەی 50 ساڵ کوردی هەردیوانی نییە بەخیاڵەندەنەیە. یعنی لە پەنجاکانەوە بۆ 2007-2009 ئەوەندەی من بیرم بێ
کە با بڵێین حەمە بۆرە ئەو کتێبەی چاپ کردەوە 50 ساڵ دیوانی کوردی لە بازاردا نەبوو کەس بە خەیاڵداندان لەبەرەوەی ئەو هێڵە سیاسیە نەتەوەیە نیشتیمانیەی کە ساخکەرەوان و لێکۆڵەران لە کوردیان دەویست نیان دۆزیەوە لە کوردیدا بەس شعریەت هەیە شعریەت بەو مانایی کاتی خۆی جاحس ناوی لە شعریەت نابوو ئاوی وشەی ئاودار یان ڕستەی ئاودار یان کۆپڵەی ئاودار ئەمە ئێستا لە ناوە تازەکەیدا پێ دەڵێن شعریەت ئەم ئاوا ئەم تەڕاییە ئەم سەوزی و تەڕوبڕیە لە شعری کوردیدا زۆر زیاترە وەک لە شعری سالمدا هەیە ئێمە ئێستا تێکستێکی تری مستەفا بەژی ساحێب قەران کوردی شاعیر دەخوێنەوە بە یارمەتی ئوستاز حیرەتم لەم مەستە چاوە بۆ لەگەڵ من وا دەکا ئەم هەموو دەرد و جەخارەم بۆ لەکوێی پەیدا دەکا شاهیدان حەقیانە نازی جوانی بفرۆشن وەلێ ئەم بە ماڵ و دڵ ڕەزا نابێت و سەر بەغما دەکا دڵ بوو بردی عەقڵ و دین و ئابڕوو بوو لێی سەندم بۆیە نابوت تەپڵی سەر لە دەست ئاڵا دەکا هێندە وەحشە هەر لەگەڵ سەیادی دی ئاهو سیفەت گەردن هەڵدەبڕێت و دەڕوانێت و چەسپان ڕادەکا من شکایەت لەم بکەم یا خۆ بڵێم سوچی دڵە یا گلەی بەختی ڕەشی خۆم کەم کەڕێی بێڕادەکا ئای کە مەغدورم نیگارم وایە بەختم وایە کەچی دڵ ئەوەندە بێعارە هێشتا ئارەزووی ئەولادەکە دائیما دڵوا لە سەعی ئەتک و ئابڕووبردنم پێشینان کوردی دەڵێن هەر خزمە خۆی ڕسوا دەکە مستەفا بەژی کوردی معاناتێکی هەیە وەکو گوتم کەم کەس باسی کردووەویش شاردنەوەی قادرە هەمیشە قادر دەشارێتەوە جارێک لە ژێر ناوی خوای گەورە و میهرەبان کە قادر یەکێکە ناوی خوا جارێک لە ژێر ناوی قادر کە دەکات توانا کەسێکی بەتوانا بۆ زوڵم یعنی بەتوانایە دەتوانێت غەدرم لێ بکە جارێک لە ژێر ناوی تەریقەتی قادری جارێک لە ژێر ناوی عەبدولقادری گەیلانی هەمیشە دەیشارێتەوە بۆ نمونە دەڵێ کوردی ئامان سەد ئامان کە ئەم شەو جومعەیە قەت نەبی غافل لە زکری قادری لێرە قادر بەمانە ئیلاهیەکە بەکاردێنی عەجەب کوردی مەلایکەت دێن دەپرسن مەسهەب و دینت کە قادر خۆی دەزانێ من لەسەر کام مەسهەب و دینم جاروەیە هەز دەکا کەشف بووە
یان هەست دەکا باشی نەشاردوێتەوە. مع العلم هەموو شعرەکانی مستەفا بەگ ناوی قادری هەر تێدایە بە دەگمەن نەبێ. دەڵێ وەنیە کوردی مایلی ینی مەیلی هەبێ، وەنیە کوردی مایلی ئەم جۆرە ئەتوارانە بێ، بەڵام شاعر دەبێت لە هەموو چەشنێ بڵێ بۆ ئیمتیاز کە دەزانێت نەی شاردوێتەوە باشی نەشاردوێتەوە. ئیتر دەڵێ خۆ من ئەو ئەتوارانەم نییە، بەڵام ئەم دەبێت لە هەموو نەوعەیەک شعرێ بڵێم. ئێبرای من تۆ بەس ئەو نەوعات گوتووە، یعنی خۆ تۆ 50 نەوعەت نەگوتووە، هەموو شعرەکانی تۆ ئەو نەوعەیە. هەموو ئەوانەی گومانیان لەو قسانە هەیە بگەڕێنەوە سەر شعرە عەرەبیەکانی مستەفا بەگ. طبعا لە کوردیدا لە زمانی کوردیتا نێر و مێ دەرناکەوێ. من کە دەڵێم ئەوم خۆش دەوێ کەس نازانێت لەگەڵ دایکمە یان لەگەڵ باوکمە، بەڵام لە عەرەبیدا دەردەکەوێ. لە عەرەبیدا کە دەڵێم دایکم خۆش دەوێت دەبێ بە مؤنەس قسە بکەم، بە مینە قسە بکەم، کە دەبێ بابم خۆش دەوێت دەبێ ئاماژە بمەوە نێرینەیە. کە شعری عەرەبی دەنووسێ والله قتلتني بحبك يا فتى، فتى کە دەکا گەنج لاو کوڕ، لەگەڵ فتات فەرقی هەیە کە دەکا کچ. کەواتە لێرەدا لە شعری عەرەبیەکانی بە تەواوی دەردەکەوێت کە ئەمە شعری بۆ نێرینە نووسیوە. بۆچی باز نەکراوە؟ لەبەرەوەی زەحمەتە بڵێن مەلایەک، بە تایبەتی مەلایەک لەو کاتەیە مەسەلەن شتێکێ بابیڵێم لەسەر شعر بۆ قورآن بۆ غیلمان مەرز نییە ئەم پەیوەندیشی جەستەیی بێ یان حەزی لێ کرد بێ. زۆر جاران لە ئەفلاتونەوە لە بابڵین لە کۆماری ئەفلاتونەوە لە کتێبەکەی ئەفلاتونی باز لەوە دەکا کە جوانی قورآن جوانێکی کاتیە، وەکو جوانی ژنان نییە. یعنی ئەگەر ژنێک عمری 50 ساڵیش بێتە نیشتە مندانیشێ فەرقی پێ دەکەم لەگەڵ پیاوێک کە 50 ساڵە وەکو نێرینە. بەڵام بۆ کوڕ لە 12 بۆ 15 لە 12 بۆ 16 کەمووی هات ئیتر دەبێتە پیاوەویش. جوانی فانی یان جوانی دەستچوو یان جوانی کوردخایەن هەمیشە و هەمیشە خەونی لە مێژنەی شاعیران بووە کە جوانێکی کاتی و لە دەستمان دەچێ. دنیاش جوانێکی کاتی و دەستمان دەچێ، بەهار جوانێکی کاتی و لە دەستمان دەچێ. ئیتر مەسلەی کاتی بوون ئەمە لە هێمنی موکرانیا دەیدۆزیەوە، لە عەبدوڵڵا پەشێوا دەیدۆزیەوە، لە نالیا دەیدۆزیەوە، لە حافزە، لە سعدیە، لە هەموو ئەوانەیە هەستکردن بەو کورتی تەمەنە، هەستکردن بەوەی ڕۆژی لە ڕۆژان ماڵ ئاوای لە هەموو شتەکان دەکەی، لە هەموو سروش دەکەی، لە هەموو خزم و لە هەموو ئازانت دەکەی. ئەمە بۆتە مایەی ئەوەی لایەنگیری شتە کورتەکان بن، لایەنگیری تەمەنە کورتەکان بن. لێرەدا ئەوانەی لە کلاسیشان کۆڵیوەتەوە مێشان بۆ ئەوە نەچووە کە ئەم خۆشەویستیە ڕەنگە خۆشەویستی ئەفلاتونی بوو بێ، ڕەنگە بەیەکەوە بوون نەبێ ئەوەندە خۆشەویستی بێ بۆ تەمەن کورتی جوانی یان جوانێکی تەمەن کورت کە ئەمە لە بابڵێن لە ئەدەبیاتی عەرەبی زۆر بە جوانی دەبێنرێ، لای مەحریم العەرەبی، لای بوحتەری. من بیرمە لای بوحتەری ئەمە هەیە، لای ئەبی حەیانی تەوحیدی بە وازحی دەبێنرێ کە مەسلەی جوانی کوردخایەن، جوانی کەمخایەن شاعیران و نووسەران چەند گرنگی پێدەن. لێرە باڵێن ساخکەرەوانی یان لێکۆڵەرانی شعری کلاسیکی کوردی بروتیانە بارێکی ترەوە کە مە ناکرێ مەلایەکی ساحب قەرانی نزیک لە بابانیەکان حەز لە گەنجێ بکات لە فەقێکی خۆی، یان چۆن دەکرێ ئەمە باز بکرێ. لە ڕاستیدا ئەو معاناتەی کە کوردی هەیەی دەبێتە بەشی ئەخیری ئەم بەرنامەیە پێش بازکردنی ئەو تایبەتمەندیە با شعری شتری مستەفا بەگ بخوێنەوە.
ئەرێ یاران شەوی هیزرانە یاخو مەحشەرە ئەم شەو سەدای عەباسە یا ناڵە و فیغانی ئەسغەرە ئەم شەو سوپای غەم هاتە تارازی قەرار و هۆش و ئارامم کەزانی موڵکی دڵ بێ شەهریار و لەشکرە ئەم شەو مشخص مردنم نزیکە سایاران خدا حافیز لە بۆ قەزدی هیلاکی من مژەی وەک خەنجەرە ئەم شەو هەناسەی ئاگرینم بێ سەبەب نابێ زوحەل ئاسا کە دەورەی قورمزی پۆشا تەنم وەک مەجمەرە ئەم شەو بەخەتی سەبزی ڕەیحانی و جەمالی ئاتەشین ڕەنجی فروغی حوسن و ئێعجازی خەلیلی ئازەرە ئەم شەو چ حاصڵ مەهرەبی بەختم دوو شەش بێنێ ئەمێستاکە کە داشی دڵ لە خانەی دەرد و هیزرانە شەش دەرە ئەم شەو لە ئیقلیمی مەلاحەتدا فەریدە و نادری عەسرە زڵەوداری وەکو پاشارسەلان و سەنجەرە ئەم شەو لە مەستیدا وەکو ڕەهام و بۆ مەردی وەکو شید بە توندی هەر وەکو تووسە بە شۆخی جەعفەرە ئەم شەو ئەوا کوردی لە کونجی بێکەسیدا زار و بیمارە بە وەسلی مەرد عیلاجی کەن کە حەجوول ئەکبەرە ئەم شەو دەستان خۆشبی هاوڕێن ئەزیزانم بە سەبارەت بە کلاسیکی خۆمان بڕاستی ئەگەر باسی دەوڵەتداری بکەین ئەگەر باسی ئابووری بکەین ئەگە باسی زانستی کۆمەڵناسی بکەین ئەگە زانستی دەروونناسی هەموو ئەو زانستانە ئەو میتۆدانە ئێمە دەبینین ڕەگمان نییە مەسەلەن شێوەکاری تازەیە شانۆگەری تازەیە بەس شعر ئەو ڕێگەیە کە ئێمە تیایدا لە ژێر ساییدا بژین بۆ نمونە تۆ قەوارەی کوردی نابینی لە سەر ئەرزی واقع بەڵام دەوڵەتی کوردی دەبینی لە ناو مەموزینی ئەحمەدی خانی بۆ نمونە تۆ چاکسازی نابینی چاکسازی کۆمەڵایەتی قیرتاوکردن خزمەتگوزاری لە پەنجاکان بەڵام هەموو ئەو شتان دەبینی لە ناو شعری فایق بێکەسە بۆ نمونە لە چلەکان لە پەنجاکان ئینتیفازە و شۆڕش و با بڵێین ناڕزایەتی سەرشەقام نابینی بەرامبەر بە دەرە بەگ و بەرامبەر بە ئاغاکان بەڵام لە ناو شعری قانەعدا دەیبینی ئێمە هەموو ئەوانەی لەسەر ئەرزی واقع پێمان نەکراوە لە ناو شعردا کردووانە بۆ نمونە هێمنی موکریانی دەبینین ئەو شۆڕشەی لە ناو هێمنی موکریانی هەیە زۆر ئینسانی ترە زۆر ژینگە پارێزترە زۆر ژیان دۆستترە لەو شۆڕشەی لە واقعدا هەمانە
کەواتە ئێمە ئەوەندەی نیشتەجێی زمانین نیشتەجێی ناو زمانین لە ڕاستیدا نیشتەجێ ئەم هەسارەیە نەبووین لە بروی قوارەشمان نەبووە بەڵام قوارەکە لە مەموزینی ئەحمەدی خانیا هەیە ئێمە لەوێ هەمانە بۆ نمونە سەحافەمان نەبووە سەقافەمان نەبووە مدەڕعەمان نەبووە تۆپ و تەیارەمان نەبووە بەڵام لە ناو شعری حاجی قادری کۆییدا هەمانە هەموو ئەو شتانەی ئێمە نەمانتوانیوە لە ژیانی خۆماندا جێبەجێ بکەین لە ناو شعردا جێبەجێ مەسەلەن ڕازگۆییمان لە حیاتی کۆمەڵایەتیان نەبووە بەڵام لە ناو شعری شێخ ڕزای تاڵەبانیە ئەو پەڕی ڕازگۆیی ئەو پەڕی ڕوونی ئەو پەڕی ئۆرژیناڵی بوونی ئینسانی شەرقیمان دەسەکەوێت کەواتە ئێمە نیشتەجێی ناو شعرین ئەوەندەی لە ناو شعردا نیشتەجێین لە واقعدا نیشتەجێ نەبووینە کلاسیکی کوردی بە تایبەتی ئەو ڕێگەی کە سالم و نالی و کوردی سەسپاندویانە معاناتێک لە کوردیا هەیە لای کەسی ترانیە معاناتەکە چییە نالی کە شعر لەسەر حەبیبە دەنووسێ جەستەی حەبیبە هیچ لێکدژیەکی نییە لەگەڵ جەستەی تێکست جەستەی حەبیبە بە بۆڕێکی ستاتیشی دادێنی دەیکاتە هونەر لە سالمە هەروایە لە کوردیا قۆناغێک زیاتری هەیە جەستەی قادر ناتوانێت بێنێتە ناو جەستەی دەق دەبێت بیشارێتەوە ئەو جا بێنێتە ناو جەستەی دەق یعنی ئەگەر نالی دوو ئیشی کردبێ کوردی سێی کردووە ئەگەر نالی چواری کردووە کوردی پێنجی کردووە بۆ نالی زۆر ئاساییە بڵێ مەحبوبە یان حەبیبە دەبەروێ حەبیبە لە زمانی عەرەبیدا یعنی خۆشەویست یعنی یار یعنی دۆست ناوێک نییە بەیانی یەخەی بگرن گەڕەکەکەی شارەکەی خەڵکەکەی بڵێن مەلا خدرە تۆ ناوی ئەو ژنەی ئێمەت بۆ زڕاندووە کە دەڵێ حەبیبە و مەحبوبە یعنی یار و دۆست دیار نییە بەڵام بۆ مستەفا بەجی کوردی هێنانی ناوی قادر زۆر زەحمەت بووە چونکە ناتوانێت بە قادر وڵێ حەبیبە قوڵتری کردووە زیاتر خەریکی کردووە یعنی ئێستا بۆ نمونە ئەگەر من با بڵێین زەڕنگەر بم مەسەلەن بیتە لام بڵێ کچەکەم ناوی شیلانە بۆم دروستکە ئاسایی دەنووسم شیلان و بۆ دروست دەکەم بەڵام ئەگەم بمەوێ ناوی ژنێک بنووسم و کەس نەیناسێ دەبێت زۆرتر خەریکی بم پیتەکە شەکە بمە لایەکی نوقتەکان بەمە خوارێ بۆ ئەوی خەڵک بە ئاسانی شیلان نەخوێنێتەوە بۆ ئێم بازەکە نەدەم ئەمەی کە مستەفا بەک نەیویستوە بازەکە بە یان نەیتوانی وەکو مەلایەک وەکو کەسێکی نزیک لە بنەماڵی بابانیەکان نەیتوانیوە ئاوە بە ئاشکرا ناوی قادر بێنێ ناچارە شاردوویەتیەوە لەژێر ناوی ترا ئەمە ئیشەکەی لێ قڕستر کردووە نووسینی شعر لای نالی زۆر ئاسانترە لە نووسینی شعر لای کوردی لە بەروی کوردی دەبواە بیشارێتەوە و بدا ئەو پێویستی بە شاردنەوە نەبوو بە حەبیبە بە مەحبوبە بە یارەکەم بە دۆستەکەم ئیشەکەی حەلەبێ بەڵام ئەتۆ چ لە قادرەکەی چ لە ناوی قادرەکەی بە تایبەتی لە 1970 ساڵ لەمەوە پێش خۆشویستنی ژنێک زەحمەت بووە کە خەڵک بیزانێ چ زای خۆشویستنی کوڕێک یعنی هەرە دەبۆ کارەساتێکی گەورەیانی لە ئەنجامدا کە لە ئەنجامی ئەم بازە کۆمەڵایەتیە کە با بڵێن لە کوردستان عاجزی دەکەن و فعلا دەڕوا دەچێتە ئێران و شعرێکی مەشهوریشی هەیە سەدای کاروانی فرقەوت دێ دەڵێن سەر قافڵەتی یارە ئەمە بەدوای قادرە دەڕوا ئیتر دەچێ لە ڕقا لە وەکو کاردانەوەیەک بەرامبەر بۆ هەموو خراپەکاری لەگەڵی کراوە وەکو ئەوم بازە کۆمەڵایەتی داوێتی وەکو ئەوم بازە ئاینێ کە داوێتی ناوی دەگۆڕێ بە هیزری بۆ ئەوەی ئەو مێژووە بسڕێتەوە یان ئەو قەتیعەیەک دروستکە دابڕانێک دروستکە لەگەڵ ئەو مێژووە لە ئەزیەتدان و لە ناو ناتۆرە و لەوانە مستەفا بەک بەڕاستی مستەفا بەک گرنگی پێدەدراوە گوتم لەبەر هۆکاری ئەوەی کە لە شعریدا سیاست نییە کە سیاسەتیش نەبێ گرنجیت پێنادەن لە بروی خزمەت بە پرۆژەکەی ئەوان ناکەی دووەمین لەسەر ئەو بازە کۆمەڵایەتی کە
داوێتی و زۆرشی قسە پێگوتراوە ئەوانە شاعریش نازدارە بەڕاستی ئەستێرەیەشی درەوشاوی کلاسیکاتی ئێمەیە ئەو ڕەگا هەر کەسێک بێوێ هەر گەنجێک بێوێ هەر کچێک کوڕێک بێوێ شعر بنووسێ بە تایبەتی شعری کوردی ببێتە لقێک لەم دارە گەورەیە یا ببێتە گەڵایەک لەسەر لقێشی داری گەورە دەبێت ڕێگەکەی خۆی بناسەیە کە بریتێ لە نالی و سالم و کوردی با تێکستیشتری بخۆینەوە ئوستاس تاکەی ئەم جەور و جەفایەت چاو خومارەی سوخمە ئاڵ دڵ لە هیزر و فرقەوتت سوتاوە ڕەش بوو وەک زوخاڵ چاوی مەستت داپۆشیوە وێڵ و وەحشی کردووم قەت بە قەت زەڕەم نەماوە عەقڵ و ئیدراک و کەماڵ سەقفی چاوم بارەشی غەم وای لەسەر گۆڕ بەستووە خوێن بە خوڕ لێیدا دەچۆڕێ وەک تکەی وێرانە ماڵ دولبەری وا بە کەماڵ و عەقڵ و دانش کەم هەیە وام دەزانی بێ کەماڵە چونچی تفلە و خوردە ساڵ ئەی تەبیب گەر تۆ تەماتە زامی دەردم چارەکەی تاکە گەرما و گەرمە بۆی پەیدا بکە شەهدی ویساڵ عاشقی خۆشە نەوە گۆمنی غەریب و قوڕبەسەر دولبەرم وەک دوژمن و خۆم بێکەس و ئاشوفتە حاڵ قافلەی فکرم بە تارازی غەمی هیزری چووە بۆیە کوردی وا دوکانی دڵ لە مەعنا بوو بەتاڵ دەستان خۆشبی دەست خۆش کاکاروان ئازیزانم قسەکردن لە مستەفا بەرجی کوردی ڕاستی قسەکردنە لە شتێکی ئاڵۆس لەبەرەوەی دەکەوینە بەردوو بەرداشی ئەوەی کە دابوو نەریت یان دنیابینی ئێمە یان ئەوەی دەگوزەرێ لە ئێستادا
ئەوەیە دای ماڵین لە مەلایەتی، دای ماڵین لە ساحب قەرانی، دای ماڵین لە هەموو ئەو بەرگە ئاینیەی کە بەر نالی و سالم دەکەوێت. لەلایەشی تریشدا ئێمە شەرەکانمان لەبەردەستە، شەرەکان خۆیان شایەتی خۆیان شایەتی خۆیان دەدەن و لە هەمان کاتدا بۆ ئێمە گرنگە کە بزانین ئەم جۆرە شعرش گرنگی یعنی قیمەتی خۆی هەیە. بە نمونە ئەگەر ئێمە شێخ ڕزای تاڵەبانیمان نەبووایە، ئەو هەموو جنێوە، ئەو هەموو قسەیە، ئەو هەموو تەشیرە، ئەو هەموو قەسفە، ئەو هەموو باڵێن شیرین گفتاریە لە بە هونەرکردنی جنێوەیە، ئەمە بۆشایەکی گەورە لە کلاسیکی ئێمەیە دەبوو. ئەم بۆشاییە شێخ ڕزای تاڵەبانی پڕی کردوتەوە. شعری غیلمان، ئەدەبیاتی غیلمان یان غیلمان دۆستی، کەمە ئەدەبیاتی زۆر ناسراوە لە مێژووی عەرەبی، یعنی بە سەدان شاعیر، بە سەدان کتێب، بە سەدان دیوان لەم بوارەیە هەیە. بوونی مستەفا بەجی کوردیش ئەم بۆشایەمان بۆ پڕەکاتەوە. جۆرێکی ترە لە شعر کە ئێمە لێ ڕانەهاتووین، جۆرێش ترە لە پەیوەندی کە ئێمە لێ ڕانەهاتووین. ئەم پەیوەندیە ناجۆرەی بینی مستەفا بەجی کوردی و بینی فەقێ قادر جۆرێک لە کیمیای دروست کردووە لە ناو وشە و وشە، ڕستە و ڕستە، دراوسێتی تازەی دروست کردووە لە بینی وێنە و وێنە، لە بینی کەرستە و وێنە. یعنی ئەم دۆستایەتێ تازەیە کە لە نێوان وشەکاندا هەیە، ئەم شاردنەوەی کە لە نێوان ڕستەکاندا هەیە، ئەو وێنانەی کە لە پەیوەندی نۆرمەڵی بینی نێرومێ ناچێ، ئەگەر مستەفا بەگ نەبووە ئێمە ئەو وێنانەمان هەمووی لەدەست دەچوو. بۆیە بوونی مستەفا بەگ و بەم شێوازە دەرگایەک دەکاتەوە لەسەر لێکۆڵەران و لەسەر ئەوانەی کە شعری کلاسیک ساغ دەکەنەوە، بۆی لایەک لەم بوارەش بکەنەوە، بواری ئەدەبیاتی غیلمان، لەبەرەوەی هەموو میلەتانی تر، فارس، تورک، عەرەب، نەک هەر پێیان عیب نیەم ئەدەبیان هەیە، بەڵکو پێیان وایە ئەمە زمانی بردوتە شوێنێک، ئەگەر ئەم پەیوەندیە نەبووە زمان نەدەچوە ئەو شوێنە. زمان باشتێک لەسەر زمانی مستەفا بەگ بڵێم. زمان لاستیق نییە ڕایکێشی بفسێ، هەندێک وشە بەکار بێنی بڵێ ئەمە تەواو زمانی کوردی فەوتا، یان گڵۆپێک نییە بە ڤۆڵتی زیاتە بسووتێ، زمان ناسووتێ. زمان چەندی ڕایکێشی و بیبیتە کون و کون لەبەری تر دەوڵەمەندتر دەبێ. خۆزگە گوندۆرە 300 ناوی دەبوو، خۆزگە شووتی 500 ناوی دەبوو. هیچ زەرێک لە زماندا نییە کە مستەفا بەگ ئەم لاستیکە ڕادەکێشێ یان ڤۆلۆمی زمان زیاد دەکاتەی با بۆ ئەدەبیاتی غیلمان. ئەگەر ئەمە نەکا، وەک چۆن گوتم، ئەگەر شێخ ڕزای تاڵەبانی زمانی ڕانەکێشا بۆە لە ناو بۆ ناو سوعبەت و ناو ناتۆرە و تەشیر و جنێ و ئەم زمانە ئەم لاستیکە تا ئەو نەدەچوو. ئەمە ئازایەتی شێخ ڕزای تاڵەبانیە کە زمانمان ڕادەکێشە و دەیبا بۆ ئەو شوێنانە. ئەمە شێخ ڕزا زۆری لەسەر دووسراوە و زۆر تێزی دکتۆرا و نامەی ماستەر و ئەوانەی لەسەر کراوە. هیوادارم ئەم لایەنەش، لایەنی ئەدەبیاتی غیلمان، دەرگاکردنەوەیەک بێ بەسەر مستەفا بەجی کوردی بۆیە ئەو لایەنە شاراوەی مستەفا بەگ کە تا ئێستا هەموو ئەوانەی باسی مستەفا بەجیان کردووە خۆیان لێلاداوە یان نیانویستووە یان پێیان وا بوو ئەمە لە کەدارکردنی شاعریی کلاسیکی ئێمەیە. لە کاتێکدا ئەگەر ئەم حاڵەتە ساغ بێتەوە وابێ، ئەمە نیشانەی ئەوەیە کە ڤۆلۆمی زمانی کوردی زیاد کراوە و جۆرە ڕۆشناییەکی تر یان ئاستێکی تر، لیڤڵێکی تر لە ڕۆشنایی و لە بریسکانەوەی بەخشیوە. من بە خوێندنەوەی دوایین شعری مستەفا بەجی کوردی دێمە کۆتایی بەرنامەکە. دواتر ئازیزمان کاکە کاروان وەکو کۆتایی و گۆرانێکمان پێشکەش دەکا. من لێرەوە ماڵ ئاوایتان لێ دەکەم. هیوادارم هەموو ئەوانەی کە حەز بە شعری کلاسیک دەکەن بچن دیوانەکەی مستەفا بەجی کوردی بێن و بیخوێننەوە. زۆر سپاس بۆ بینەرانی دیمەن تیڤی، سپاسی زۆرمان بۆ کاک عەبدوڵغەفار وەکو ئامادەکاری ئەم بەرنامەیە. لای منەوە خواتان لەگەڵ.
ڕوخت وەک گوڵ تەنت وەک سیم لەبت وەک لەعلی ڕومانی دەهانت فندق و غەبغەب وەکو نارنجی عەمانی فەقێی یاخود نیزامی یانەخۆ پێشخزمەتی شاهی دوڕی موڵکی سولەیمانی ڕئیسی ئێڵی جافانی بە حوسنی یوسف ئاسات و بە خوڵق و لوتفی شیرینت چراغی بەزمی خوسرە و نوری دیدەی پیری کەنعانی بەظاهر سادە لەوحی وەک ڕوخت وەحشی وەکو دیدەت لە دڵدا تۆ حەکیمی و عاقڵی قادری لوقمانی عەرەب ئەندامی و فارس کەلام و تورک ڕەفتاری نیگا ئاهوو ڕەوت کەپچی زوبان تووتی خۆش ئەلحانی ئەگەرچی قادری بۆ قەتلی من فکرێ بکە قوربان لەسەر سەفحەی ڕوخت وەختە عەیان بێ خەتی ڕەیحانی وەکو بولبول فیغان کە دائیما کوردی لە دەوری گوڵ وەکو قومری بناڵێنە لە تاو سەرووی خەرامانی باغی جوانی وێرە شیرینی سۆنی یازانی سورە گوڵەکەی باغی جوانی وێرە شیرینی سۆنی یازانی بۆچی پەشێوی ئارەمی جانم ئاسرەی گەشی هاوار ئاسوژیانم هەیدەمەندی مەیەکی مەگرەبانە ناردومە بۆت بێ شەدەلاغانە ناردومە بۆت بێ هۆری لاغانە بەزەردە لێوە ببلەوێنە ئەتۆ بەگەریان مەمتەوێنەوە بەزەردە لێوە ببلەوێنە توخوا بەگەریان مەمەوێنەوە فرمێزمە ڕێژە بەوچەوە جوانە ئاوتی بەردەم هاوات و ئەم قورئانە هەیدەمەندی مەیەمی گریان گێرانە ناردومە بۆت بێ شەدەلەوانە ناردومە بۆت بێ شەدەلەوانە
بخواه بیانو چیه بچوا میلکی جارانیه بچوا میلکی جارانیه برمیز مریجه باوچه و جوان آوتی بردم هوا تو قرآن هیده مهدی گیم دیرانه نارو مبون بی شدلمانه نارو مبون بی شدلمانه بە ناردنەوەی ئەو گۆرانەی یەکەمین جار من ناردبووم بەجێی هێشتم وەک ئەو کۆترەی بیگرن و بە هەمان ئەو پوشانەی کۆی کردبوونەوە بۆ هێلانە بیبژێنم